بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 73. پرسیاری یەکەم ڕوونی بکەوە بۆچی ئەنجامی لێکدانی بەشی دووەم گەورەترە لە ئەنجامی لێکدانی بەشی یەکەم لا کردداری لێکدانی ژمارەیەک لە ژمارەیەکی دوو ڕەنووسی. ژمارەی دوو ڕەنووسی چونکە ژمارە یەکەم خانە یەکانە، بەڵام ژمارەی دووەم یان ڕەنووسی دووەم خانەی دەیانە، واتە ژمارەکە لە کاتی لێکدان گەورەترە بە 10 جار لە ژمارەکەی پێشتر، لەبەر هەندێک گەورەیە، چونکە بەهای ڕەنووسەکە گەورەیە، خانەی دەیانە، لەبەر هەندێک سفرەچی دادەنین لە لای ڕاست. لێک بدە بخەمڵێنە بۆ ساغکردنەوە. پێشی ئەوەی لێک بدەم خەمڵاندن، ئەگەر 92 بکەمە 90، 43 بکەمە 40 لە کاتی لێکدان دەبیتە 3600. بزانم ڕاستە یان نا؟ 3600 نزیکەی. ئێستا بچم لێک بدەم 91 جاران 43 بە خانەی یەکان دەست پێ دەکەم، لەو ژمارەی 3 لە هەردوو ڕەنووسەکان دەدەم، جارانی دەکەم. 3 جاران 1 3 و 3 جاران 9 27. تەواو. ئێستا گەیشتمە لای ڕەنووسی خانەی دەیان، دەبی لە خوارێ بنووسم، پێشی ئەوەی بنووسم دەبی سفرەچی دانێم لە ژێر خانەی یەکانی ژمارە یەکەم. ئەوجا 4 جاران 1 هەر 4 و 4 جاران 9 دەکاتە 36، 6 لێرە 3 لێرە. ئێستا کۆکردنەوە 3 کۆ 0 هەر 3، 7 کۆ 4 11 یەکەکە لێرە دەنووسم، ئەویت کەش هەر لێرە دەنووسم هەتا ئاسانبی، بەڵام دوایە لە کاتی کۆکردنەوە لەگەڵی کۆ دەکەمەوە. 2 6 8 کۆ ئەو یەکەی ئێرە دەکا 9. ئێستا لای دەبەم دەنووسم 9، 3 لێرە هیچ نییە لەو سەرەوەی 3 کۆ 0 هەر 3 کردە 3913. 3913 بێگومان نێزیکە لە 3600 کەواتە باشە. پرسیاری 348 جاران 15. 348 جاران 15 بە خانە یەکان دەست پێ دەکەم، پێنجەکە جارانی 8 و جارانی 4 و جارانی 3 دەکەم. 5 جاران 8 40 چارەکە لێرە دەنووسم، دوایە لای دەبم. 5 جاران 4 20 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو چوارەی یەکسانە بە 24، کاتە پێویستی نەکرد لای ببم، دووەکەش دەنووسم. 5 جاران 3 15 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو دووەی دەکا 17. ئێستا دووەکەی دەسڕمەوە دەنووسم 17. ئێستا تەواو بووم لێرە، دێمە لای ئەو یەکەی کە لە خانەی دەیانە، جارانی هەموو ئەو ژمارەی دەکەم، یەک ڕەنووس بە ڕەنووس. 1 جاران سفرەچی دادەنێم لێرە، 1 جاران 8 8، 1 جاران 4 4، 1 جاران 3 3. سەرنج بدە خوێندکاری ژیر کە یەکی جارانی هەر ژمارە چی بکەم ژمارەکە وەکو خۆی دەنووسرێتەوە ئەوها، بێگوما بێجگە لەو سفرەی کە هەر دەبی داینێم. ئێستا کۆکردنەوەیە 0 و 0 هەر 0، 4 و 8 12، 7 و 4 11 لەگەڵ ئەو یەکەش کۆی دەکەمەوە یەکسانە بە 12. ئەوجا 1 کۆ 3 4 کۆ ئەو یەکە یەکسانە بە 5. 5220. ئێستا بچم بخەمڵێنم، لەبیرم چوو بخەمڵێنم. ئەگەر ئێرەم بکرد بە 300،
ئێرەش بیکەمە 20 6,000 ئەو ژمارە ئەمنیش بەدەستم هات 5,220 بوو. ئەوەندە زۆر نێزیکنینە بەڵام خەملاندن ئیدی 100% نییە. ئێستا پرسیاری بێگومان ناتوانم هەموو پرسیارەکان وەڵام بدەمەوە بەداخەوە، بەڵام ڕێسایە کە هەمان ڕێسایە 24 جاران 16 24 جاران 16 ئێستا شەشەکەی دەینم جارانی 4 و جارانی 2 6 جاران 4 24 ئەتوو بە هەوەسی خۆت خوێندکارژیر دەتوانی 24 دووەکە لێرە بنووسی. هەندێک جاریش ئەوها دەروست دەکەم بەڵام تێکەڵ نەکەی ئەوەی ئەو دوای کۆ بکەیەوە ئەو هەنابی، بەڵام هەز دەکەم لێرە بنووسین ئاسانترە. ئەوها 6 جاران 4 24 6 جاران 2 ئەو 6 جارانی ئەو دوای دەکات 12 ئەو جە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو دوای یەکسانە بە 4دا ئەو جە ئێستا لای دەبم دەنووسم 4دا. ئەوها ئێستا دێمە لای 1 جاران 4 هەر 4 لێرە بێگومان 0 هەیە 1 جاران 2 دەکات و ئێستا کۆکردنەوە هەیە لە مابەینی ئەو دوو ژمارەیە 4 8 و 3. ئەگەر بیخەمڵێنم 24 بکەمە 20 16 بکەمە 20 دەکات 400 لێرەش کردیا 384 کەواتە باشە، خەمڵاندنەکە باشە و هەڵی گەورەم نەکردیە لە کاتی لێکدان. لێرە لێکدان ئەوها کەواتە ئەوە لێکدانە. پرسیاری 5 ژمارەی 3 ڕەنووسی جارانی ژمارەی 4 ڕەنووسی جارانی ژمارەی 2 ڕەنووسی. هەمیشە ژمارە گەورەکان لەسەرەوە بنووسین زۆر ئاسانترە، ژمارە گچکەکانش لە خوارەیە. یەک 9 2 4 جاران 21 ئێستا 1 جاران 4 4 ئەو ژمارە سەرەوەکو خۆی دەنووسمەوە چونکە جارانی یەکی دەکەم 2 9 1 ئەوها. ئێستا دێمە لای دووەکەی پێشی بێمە لای دوی سفری دادەنێم 2 جاران 4 8 2 جاران 2 4 2 جاران 9 18 2 جاران 1 2 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو یەکەی دەکاتە 3 کردیا 3. ئێستا کۆکردنەوەیە 4 10 9 کۆ 4 13 کۆ ئەو یەکە 4دا کاتە 4دا 1 کۆ 8 9 کۆ ئەو یەکە دەکادا و 3 لێرە هیچ نییە کۆ ئەو یەکە یەکسانە بە 4 40,404. ئەگەر بیخەمڵێنم ئەوەی بکەمە ئەو ژمارەی بکەمە 2000 ئەو ژمارەش بکەمە 20 کاتە 2000 جارانی 20 1 0 2 0 3 0 4 0 40,000 ئەوەش 40,000 نێزیکە کەواتە زۆر باشە. ئێستا بێمە لای پرسیاری 6 710 جاران 13 زانم لە چێ نووسیتم 710 جاران 13 710 جاران 13 چونکە یەکێک لە ژمارەکان سفری لەگەڵا باشتر وایە ئەمن سفرەکەی نەنووسم، سفرەکەی جارێ نەنووسم تەنیا 71 و 13 لێک بدەم پاشان کە وەڵامەکەم بەدەستکەت لە لای ڕاستی وەڵامەکەم 1 سفری زیاد بکەم. ئەوە باشترین ڕێگەیە هەتا ئاسان بی. کەواتە ئەگەر ژمارەکان سفریان لەگەڵ بوو ئەوە ڕێیەکی باشە. کەواتە ئێستا لێرە ئەمن 71 لێک دەدەم لەگەڵ 13 بە سەیەکەی دەست پێ دەکەم 3 جاران 1 هەر 3 جاران 7
21 ئەوجا یەک جاران زۆر ئاسانە یەک هەردەکە 7 بەڵام لێرە سفرەکی دادەنێم و یەک جاران یەک جاران 7 ئێستا کۆیان دەکەمەوە 3 2 و 9 ئەوجا ئێستا سفرەکەی نابی لە بیرم بچی ئەگەر لە بیرم بچی ئەوە زۆر هەڵەکی گەورەیە ئەوجا ئێستا سفرەکەی دادەنێم 9230 ئەگەر بێت و بخەمڵێنم هەفتاویەکی دەکەمە 7 13 دەکەمە 10 و پاشان هەفتاویەک نەبوو 710 بوو دەکەمە 700 دەکاتە 7000 لێرەش چونکە 13 کردێ 9000 چونکە 13 سێ هەفتاویەکی دیکەی لۆ زیاد دەبی لەبەرەوەی 200 زیاد دەبی لەگەڵ ئەو خەمڵاندن بێگومان هەمیشە تەنیا نزیکەی 9000 و 7000 ئەوەندە لە یەک نێزیک نینە بەڵام ئیدی خەمڵاندنە وەکو گوتمان بەڵام زۆر گرنگە ئەو سفرەم لە بیر نەچی بێمە لای پرسیاری 801 61 801 و 61 801 و 61 یەکەکەی دەست پێ دەکەم یەک جاران یەک جاران سفر هەر سفر یەک جاران هەشت ئەوجا ئێستا دێمە لای شەشەکە یەک سفری لێرە دادەنێم لە ژێرخانەیەکان 6 جاران 6 جاران سفر 6 جاران 48 زۆر گرنگە خانەکان لە ژێر یەک بن 1 و 0 1 6 8 8 4 48000 ئەگەر بی خەمڵێنم هەرچەندە نەنووسرا بۆ بیان خەمڵێنم بەڵام ئەگەر 800ەکەی بکەمە 861 کەواتە دەکاتە 48000 زۆر باشە کەواتە باش بوو هەرچەندە نەنووسرا بۆ بخەمڵێنە بێمە لای پرسیاری 8 4506 94 چارەکەی جارانی یەک بەیەکی ئەو ڕەنووسانە دەکەم 4 جاران 6 24 هەمووی دەنووسم 24ەکەی 4 جاران سفر هەر سفر کەواتە کۆ دووەکە لە جێی خۆیتی باشە 4 جاران 5 20 4 جاران 4 16 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو دووەی دەکاتە 8 ئێستا دێمە لای نۆیەکەی جاران یەک بەیەکی ڕەنووسەکان دەکەم یەکەم شت سفرەکەی دادەنێم 9 جاران 6 54 9 جاران 0 کۆی دەکەمەوە لەگەڵ 5ەکە جێی باشە ئێستا 9 جاران 5 45 ئاگام دەبی لەو چارەبی 9 جاران 4 36 37 38 39 چل لەگەڵ ئەو چارەی کۆی دەکەمەوە دەبیتە چل یەکسانە بە چل ئێستا کۆکردنەوە 4 6 5 13 2 4 ئەو های لێ هات زۆر گەورە بوو ژمارەکە بووە ئەگەر دابڕینەکان دروستکەم زۆر باشە دابڕین سێ ڕەنووسی لای ڕاست دابڕینی یەکەکان ئەوجە سێ ڕەنووسی لای چەپ دابڕینی هەزاران کەواتە 423564 ئەگەر بمەوێ ژمارەکان خەمڵاندن بکەم ژمارەی گەورەکە 4000ەکەی دەکەمە 5000 94ەکەش دەکەمە 90 ئەوجا 1 2 3 4 کردیا 450000 لێرەش 423000 هەیە کەواتە زۆر باشە ئێستا ڕاهێنانوشکاری پرسیارەکان ڕەنگە من ئیدی چی دیکە ئەو لێکدانانە دروست نەکەم
خوێندکاری ژیر هیوادارم ئەتوو دروستیان بکەی پاشان بژمێریشت هەیە دەتوانی بە بژمێر وەڵامەکەت ساغ بکەیەوە یەکسەر دێمە لای پرسیاری ئەو پرسیارە بەهای هەر بڕێک بدۆزەوە کاتێک پیتی یەکسانە بە 10 یان بە 20 یان بە 30. پرسیاری 18 11 جاران ن ئەوە بڕی جەبریە پیتەکەی لا دەبەم کە پیتی ن لە جیاتی دەیدادەنێم جارێک دوایە 20 دوایە 30 ئەمن هەمویان شیکار ناکەم لێرەش چونکە هەمان شتە تەنیا لێرە دەنووسم 11 جاران ئەگەر پیتی ن کردیە 10 دەنووسم 10 دەبی بنووسم جاران کاتی کە ئەو پیتەی لە جیاتی دانان کە دەیگۆڕم دەیکەمە ژمارە دەبی مەجبورم ناچارم هێمای لێکدان بنووسم دەناتێک دەچی 11 جاران 10 زۆر ئاسانە ئەگەر ژمارەك سفڕی لەگەڵ بوو کاتە یەکسانە بە چ تەنیا جارێ سفرەکەی نانووسم دوای دەینووسمەوە تەنیا یەک جارانی 11 دەکەم یەک جارانی هەر ژمارەك کەواتە یەکسانە بە ژمارەکە خۆی کاتە دەکاتە 11 ئەو جا ئێستا سفرەکەی دێنم دەنووسمەوە لە لای ڕاست کاتە کردیە 110 کردیە 110 ئێستا ئەگەر پیتی ن لە جیاتی دەی 20 بی چونکە نووسرایە 20 پاشان بیکە 20 پاشان بیکە 30 ئێستا دەیکەمە 20 کەواتە 11 جاران 20 دیسان جارێ سفرەکەی نانووسم تەنیا 2 جارانی 11 دەکەم 2 جاران 1 هەردوو دیسان 2 جاران 1 هەردوو ئەو جا ئێستا سفرەکەی ئالێرە دادەنێم کاتە یەکسانە بە 220 ئەو جارەی پیتەکەی لا دەبەم دەنووسم 30 لە جیاتی دیسان جارێ سفرەکەی نانووسم جارێ 3 جاران 1 3 جاران یەکەکەی دیش هەر 3 کەواتە 330 ئەوە بەو جۆرەی خوێندکاری ژیر هەموو پرسیارەکان دەتوانی پیتەکەی لای بەی و لە جیاتی پیتەکە ژمارە دەیدانەی ئەمن هەر بە خێرایی کە ژمارە دەی لێرە دادەنێم دەکاتە 230 کە ژمارە 20 دادەنێم یەکسان دەبی بە 460 کە ژمارە 30 دادەنێم پاشان یەکسان دەبی بە 690 لێرە شەروە کە ژمارە دەی دادەنێم لێرە بە ئەوەی چاکەم لەلایەکی دیکە تۆزە کەس دەکەم گرنگە 10 جاران 200 10 جاران 200 گوتم ئەگەر باشتر وایە ژمارە گەورەکە لە سەرەوەتر بنووسم 200 جاران 10 ئەوها ئەو جا ئێستا تەماشای سفرەکان ناکەم تەنیا یەک جارانی دوی دەکەم دەکا 2 ئەو جا ئێستا چەند سفرم هەیە هەمویان دەینمە خوارێ دەنووسمەوە 3 سفرم هەیە کەواتە 1 سفر 2 سفر 3 سفر ژمارەکە دەکاتە 2000 ئەو جارەی ئەگەر لە جیاتی 10 پیتی 20م دانا چڕوو دەدا لە جیاتی 10 ئێستا 20 دادەنێ 20 دیسان جارێ سفرەکان نانووسم 2 جاران 2 4 ئەو جا هەر 3 سفرەکەی دەینمە خوارێ ئەوە دەکا 4000 ئەو جارەی ئەگەر 3 لە جیاتی 2 30 دیسان 3 جاران 2 6 ئەو جا هەر 3 سفرەکان لێرە دێنە خوارێ دەکا 6000 پرسیاری 21 32 جاران 10 زۆر ئاسانە 320 و 32 جاران 20 32 هەبوو یان 23 هەبوو 32 جاران 20 یەکسانە بە 640 ئەو جا 32 جاران 30 ئەگەر جارانی سیم کرد چونکە نەسیە
داکاتە 3,600 960. ئەوەش ئاسان بوو زۆر. 4,010 زۆر ئاسانە، تەنیا 140. بۆ 4,020 دەکا 2,408 2,001 280 و 4,030 4,312 3,001 420 کە یەک لە ژمارەکان سفڕی لەگەڵا زۆر زۆر ئاسانە ئیشەکە. ئێستا دێمە لای پێدراوەکانی خشتەکە کۆپی بکە و لە شیکاری پرسیاری 23 هەتا 26 بەکاری بینە. لێرە خشتەکم هەیە دەربارەی ژمارەی لێدانی باڵەکانی باڵندە. باڵندەکانم لێرە هەیە، پاساری بەزرێنگە چەند باڵەکانی چەند جار لێدەدا لە یەک خولەک 5,400 جار لە یەک خولەک. شەمشەمە کوێرەی بەزرنگە 1,200 جار. پەپوو لە باڵەکانی لە خولەکێک 640 جار لێدەدا و لەقلەقیش 180 جار. ئێستا لێم داوا دەکرێ ئەمن بزانم ئایا لە یەک کاژێر باڵەکانیان چەند جار لێک دەدا. ئەمن چونکە دەزانم یەک کاژێر واتە یەک کاژێر هەمان شتە وەکو 60 خولەک. چ بنووسم یەک کاژێر چ بنووسم 60 خولەک هەمان شتە. کەواتە لێرە لە یەک خولەک ئەمن دەزانم چەندە، ئەدیت لە 60 خولەک، کەواتە ئەو ژمارانە دەینم جارانی 60یان دەکەم، ئەنجامەکەی لێرە دەنووسم. زۆر زۆریش ئاسانە جارانی 60 چونکە سفڕی لەگەڵا، کەواتە 5 4 0 0 جارانی بکەم لێکی بدەم لەگەڵ 60 دەکاتە چەند. جارێ تەمەشای سفرەکان ناکەم، جارێ تەنیا ئەو ژمارانە لێک دەدام. 6 جاران 4 24 ئاگام دەبی لە دووەکەی بی. 6 جاران 5 30 کۆ 2 32 بووە 32. ئێستا ئەو سێ سفرەم هەیە هەمویان لێرە دەنووسم 1 2 3 ژمارەکە بووە چ؟ بووە 324,000 لێرە دەنووسم 324 ئەوجا هەزاریش ئەوها بە هەمان شێوە 1200یش جارانی 60 دەکەم بە هەمان شێوە 1200 جاران 60 1200. دیسان تەماشای جارێ تەماشای سفرەکان ناکەم، وەکو ئەوەی وایە 12 جارانی 6 بکەم. 2 جاران 6 12 6 جاران 1 6 یەکیش کردیە 7. ئەوجا ئێستا هەر سێ سفرەکان دەنووسمەوە لە لای ڕاست، ژمارەکە کردیە 72,000 لێرە دەنووسم 72,000. هەزار 640 بە هەمان شێوە جارانی 60 دەکەم هەتا بزانم ژمارەی لێدانی باڵەکان لە کاژێرەک چەندە. 640 جاران 60 640 6 جاران 4 24 6 جاران 6 36 کۆ 2 یەکسانە بە 38. ئەوجا ئێستا دوو سفرەکان 1 0 2 0 هەردووچیان دەیمە خوارێ، ژمارەکە کردیە 38,400 38,400. سەد و هەشتا جارانی 60 بە هەمان شێوە.
180 جاران 60. 180. ئێستا 6 جاران 8 48. 6 جاران 1 6 کۆ 4 داکاتە 10. دوو سفرەکەی ئێرەش دەبی بنووسرێنەوە لێرە. کردیە ژمارەکە کردیە 10,000 10,800 10,800 10,800. ئێستا زانیم خشتەکەی تەواو کەم و زانیم باڵندەکان لێدانی باڵەکانیان چەندە لە 1 کاژێر. ئەوجا ئێستا ڕەنگە بتوانم وەڵامی پرسیارەکان بدەمەوە. 23 وەڵامی پرسیاری 23 هەتا 26 وابزانم هەر ئەوەیە 23 تا 26 هەر ئەوە بوو خشتەکەی پڕکردنەوەی خشتەکە بوو کاتە پێی ناوێت چی دیکە بنووس. لێرە ئەوەی لابەم زانمنەوە ئیشم پێیبی بەولایە. ئێستا بێمە لای پرسیاری 27. باڵندەی پەڕەسێلکە باڵەکانی دوو ئەوەندە خێراترە لە لەقلەق. دوو ئەوەندە خێراتر دەجوولێنێ لە لەقلەق. ئایا تێکڕای ژمارەی جوولانی باڵەکانی لە هەفتەیەک چەندە؟ باڵندەی پەڕەسێلکە لێرە نییە، نەنووسرایە، بەڵام ئەمن دەزانم کە لەقلەق 180 جار لە 1 خولەک باڵەکانی دەجوولێنی. لێرەش نووسرایە باڵندەی پەڕەسێلکە باڵەکانی دوو ئەوەندە خێراترە لە لەقلەق، واتە 2 جاران 180ە. کەواتە ئەمن دەبی دووی بینم جارانی 180 بکەم هەتا بزانم پەڕەسێلکە لە 1 خولەک چەند باڵەکانی چەند دەجوولێنی. ئەوجا پاشان لە 1 خولەکیشیان لێم ناوێ لە 1 هەفتە دەیانەوێ بزانن چەندە. کەواتە لێرە باڵندەی پەڕەسێلکە ئەوە پەڕەسێلکەیە و ئەوەش لەقلەقە. لەقلەق 180 جار لە 1 خولەک ئەوە زانیم، بەڵام پەڕەسێلکە دوو ئەوەندەیە کەواتە دووی دەینم لێکی دەدەم لەگەڵ 180 وەچی دووی لێک دەدەم لەگەڵ 180 جارێ سفرەکەی نانووسم، تەنیا دەنووسم 2 جاران 8 16 2 جاران یەکیش 2 کۆی دەکەمەوە لەگەڵ یەکی 16ەکەی دەکات 3 کەواتە 2 جاران 180 سفرەکەش بێگومان دەینمە خوارێ یەکسانە بە 360 جار لە 1 خولەک. ئێستا زانیم پەڕەسێلکە باڵەکانی 360 جار لە 1 خولەک لە 1 دەدا، بەڵام لە 1 خولەکیان لە من نەویست لە 1 هەفتەیان ویست. کەواتە ئەمن دەچم جارێ با بزانم لە 1 کاژێر چەندە، واتە 360 دەینم لێکی دەدەم لەگەڵ 360 جاران 60 هەتا بزانم لە 1 کاژێر چەندە. کردیا 21,000 جار لەگەڵ 600 جاری 21,600 جار لە 1 کاژێر، ئەوە 1 کاژێریشم زانی. ئەوجا 21,600ەکەی دەینم جارانی 24 دەکەم هەتا بزانم لە شەو ڕۆژەک چەند جارە، 1 شەو 1 ڕۆژ، کە 21,600 جارانی 24 دەکەم ئەو ژمارە دەرچوو. ئەو ژمارە چەندە؟ 518,400. ئەوە لە 1 ڕۆژ لە 1 شەو، بەڵام 1 هەفتە واتە دەبی ئەو ژمارەی جارانی هەفتی بکەم. ئەو ژمارە دوور و درێژە 518,400 جاران هەفت ژمارەکە کردیە چ؟ کردیە ئەگەر خانەکان بژمێرم 1 2 3 1 2 3 3,628,800 جار لە 1 هەفتە
باڵندەی پەڕەسێلکە باڵەکانی دەجوولێنێ. کەواتە پێویستە ئەمن بەرەبەرە کاتەکان زیاد بکەم. یەکەم جار 180 جارانی دوی کرد هەتا بزانم لە خولەکێک چەندە. دوایە لێکمدا لەگەڵ 60 هەتا بزانم لە کاژێرەك چەندە. دوایە شەو ڕۆژ 24 کاژێرە جارانی 24م کرد لە یەک شەو لە یەک ڕۆژی زانیم چەندە. دوایە چونکە دەزانم هەفت ڕۆژە کەواتە جارانی هەفتی دەکەم. کەواتە تۆزە هەمووی دەربارەی جاران کردنە. بەداخەوە ئەمن کاتم نییە دانیشم ڕەنووس بە ڕەنووس جاران بکەم، ڕەنگە هەڵەشم کردبی لە کاتی جاران داوای لێبوردون دەکەم ئەو کات ئەگەر هەڵەبی، بەڵام ڕێسایەکە ئیدی جارانە ئەتوو دەتوانی بەبژمێر ساغیکەیەوە کە وەڵامەکانی من ڕەنگە هەڵەبی. ئێستا بێمە لای پرسیاری 28. ناتوانم بنووسم هەندێک جار ئەو های لێدێ. پرسیاری 28. پرسیارێک بنووسە بتوانرێ شیکار بکرێ بە بەکارهێنانی لێکدان لە پێدراو لەبارەی جوولانی لێدانی باڵەکان. بە کەیفی خۆم پرسیارەکی دەنووسم دەربارەی ئەو خشتەیە کە هەمبوو. پرسیارەکی دەنووسم ئێستا. لێرە نووسیتم ئایا پەپولە لە شەو ڕۆژێکدا چەند جار باڵەکانی لێک دەدا. ئەگەر بچمە لای خشتەکەی دەزانم کە پەپولە لە یەک خولەک 640 جار باڵی لێک دەدا. ئەدی لە یەک کاژێر 640ەکەی دەینم جارانی 60 دەکەم، دەکاتە 38400. ئەوجا 38400 جارانی 24 دەکەم، دەردەچی چەند؟ دەرچوو 921600 جار پەپولە لە شەو ڕۆژێک باڵەکانی لێک دەدا. ئەوە پرسیارێکم نووسی، بەڵام پێویستیشی نەدەکرد وەڵامەکەی بنووسم وابزانم یان پێویستی دەکرد نازانم، بەڵام وەڵامەکەشمان لێرە نووسی. بێمە لای پرسیاری 29. ئەگەر هاتوو لەقلەق باڵەکانی 30 جار خێراتر لەوەی کە هەیەی بجوولێنێ، چۆن ئەو کاتە دەتوانی بەراوردی بکەی لەگەڵ چۆڵەکەی بەزرنگە 30 جار زیاتر؟ بەخۆی لەقلەق 180 جار دەجوولێنی، ئەگەر 30 جاریش زیاتر جوولاندی واتە 180 ئەمن دەبی جارانی 30 بکەم بزانم چەند دەردەچی، ئەو کات بەراوردی کەم لەگەڵ چۆڵەکەی بەزرنگە وابزانم چۆڵەکەی بەزرنگە هەمان شتە وەکو پاساری بەزرنگە، پاساری چۆڵەکە هەمان ناوە. ئێستا دەچم 180 جارانی 30 دەکەم. 180 جاران 30 کردیا 5400، پاساری بەزرنگەش ئەویش هەر 5400 کەواتە ئەو کات وەکو یەکیان لێدێ، بەڵام ئێستا پاساری بەزرنگە 30 جار باڵەکانی خێراتر یان زۆرتر لێک دەدا لە لەقلەق. بەڵام ئەگەر لەقلەق هاتوو 30 جار خێراتر بوو یان 30 جار زۆرتر بوو، ئەو کات دەکاتە وەکو پاساری بەزرنگە کە زۆر زۆر گچکەیە، وەکو دەبینن هەر وەکو پەنجەی دەستە. لەقلەقیش وابزانم زۆر کەس دیتیتی باڵندە چیکووە، پەپولەش هەر دیتیتمان، پەڕەسێلکەش لە هەموو ماڵک پێشتر هێلانەی دروست دەکرد
لە هەموو کەس ڕەنگە دیتبی بەڕەسێلکە. ئێستا بێمە لای پێدا چوونەوە ژمارەیەکی دەی هاوتا بنووسە. زۆر زۆر ئاسانە، بە هەوەسی خۆت خوێندکاری ژیر 0 زیاد بکە، ئەوە ژمارەیەکی نوێ، ئەوە ژمارەیەکی دی، لێرە شەر ئەوها تەنیا دانانی 0 زیاتر دەکاتە ژمارەی هاوتا، ژمارەی دەی هاوتا. پرسیاری ئەو پرسیاری 31 تەواو. پرسیاری 32 بڕەکم هەیە، ئەو بڕە جەبریەم هەیە، 365 جاران پیتین لە ناو کەوانەی کەم 12 ئەژمێر بکە. ئەگەر هاتوو پیتین 8 بوو، زۆر ئاسانە، ئەو پیتەی دەینم لە جیاتی دانان، لە جیاتی دەنووسم 8، 365 جارانی 8 دەکەم، ئەنجامەکەی کە دەرچوو 12 لێ کەم دەکەمەوە، کەواتە 365 جاران 8 دەتوانم لێرە ئەنجام بدەم. جارانی 8 جاران 5 40، 8 جاران 6 48، 48 کۆی دەکەمەوە لەگەڵ 4، 49 50 51 52، 52 8 جاران 3 24، 24ش کۆ بکەمەوە لەگەڵ 5 دەکاتە 29. ئەو ژمارەکەم بەدەست هات. ئێستا 12 لێ کەم دەکەمەوە، کەم 12 دەبی لێرە بنووسم. ئەوها خانە یەکان لەگەڵ یەکان، دا 0 کەم 2 نابی، ئەگەر هەر تەمەشای ئێرە بکەم ئێستا ناچارم ئەو دووەی خورتکەمەوە، دووەکە دەبیتە 1، 0ەکە دەبی بە 10، ئەو جەدا 2 لێ بڕوا یەکسانە بە 8، کەم 1 یەکسانە بە 0، لێرە هیچ نییە، 9 هەروەکو خۆی دێتە خوارێ، دووەکەش وەکو خۆی دێتە خوارێ، کەواتە دەکاتە 2908. پرسیاری 33 زۆر ئاسانە، خانە یەکان کۆ بکەوە لەگەڵ یەکان، 1 و 4 5، 2 6 8، 5 و 5 10، 9 لەگەڵ 7 کۆی بکەمەوە، 9 کۆ 7 یەکسانە بە 16، کۆ 1 17، 6 کۆ 8 14، کۆ 1 15. ژمارەکە بووە 157,000. پرسیاری 34 خوێندکاران لە گەشتێکدا لە شاری سلێمانی بۆ شاری هەولێر ماوەی 220 کیلۆمەتر بە خێرایی 55 کیلۆمەتر لە کاژێرێکیان بڕی. گەشتەکە چەند کاتژمێری خایاند، چەند کاژێری خایاند، کام هاوکێشە پرسیارەکە دەنوێنێ. 55 جاران پیتی یەکسانە بە 220، واتە چەند کاژێر دەخایەنی، واتە ئەگەرە من 55 هینا کۆم کردەوە، کۆکردنەوە نییە لێرە چونکە بۆ هەر یەک کاژێر 55 دەڕوا، کەواتە 55 ئەگەر جارانی ئەو پیتەی بکەم دەکا 220، کەواتە لێرەش جارانی 4 دەکا 55، 55 کەم ئەوە هەر نابی. لێرە با تەمەشای بکەم ئەو شیکاری ئەو هاوکێشەی بکەم هەتا بزانم کاتەکە چەندە، ئەمن دەبی بینم 220 دابەشی 55 بکەم، 220 بینم دابەشی 55 بکەم، بزانم ڕاستە یان نا. 220 دابەش 55، 22 دابەش 55 نابی، 220 دابەش 55 دەنووسم. چەندی بنووسم باشە؟ ئەگەر بنووسم 3،
سێ جاران پێنج 15 سێ جاران پێنجیش ئێستا دەبی 55 جارانی سێ بکەم. سێ جاران پێنج 15 سێ جاران یەک سێ یەکیش چوار. سێ جاران 55 لۆ سێ جاران 15 کردیا ببورن 55 جاران سێ. سێ جاران پێنج 15 سێ جاران پێنجیش 15 یەکیش 16 کەواتە زۆر کەمە سێ کەواتە چواریش کەمە ڕەنگە پێنج باش بی. 55 جاران پێنج 5 جاران پێنج 25 5 جاران پێنج 25 لەگەڵ دووش 27 ئەوەش زۆرە کەواتە چوار باش بوو. 4 جاران 55 4 جاران 5 20 4 جاران 5 20 دووش 22 کەواتە چوار کاژێری پێدەچی ڕاستە 4 کاژێر کەواتە ئەو هاوکێشەیە باشە باشترە هەر دەبی جاران بی بێگومان کەواتە ئەوە زۆر هەڵە بوون ئەوەش هەر نابی چەند کاژێری پێدەچی ئەوە دەکا زۆری دەکرد وەکو ئەوەی وایە 200 کاژێری پێ بچی بەڵام ئەوە ڕاستە پرسیاری ژمارە ب یان پرسیاری ب. لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی لاپەڕە 73 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.